میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی تری کەرکووک کە لەگەڵم دەبێت لە کەرکووکەوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز عەبدوڕەحمان مستەفا زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 مانگی 11 ڕۆژی 11 مانگی 11 ئیتر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت. پرسیینەتەوەی بۆ کەرکووک لەم هەڵبژاردنەدا تا چەندە لە پێشینێ و گرنگە ئەتوانێت چی بگۆڕێت؟ پێشی سپاس بۆ جەنابتان بۆ هەموو کارمەندانی کوردستان 24 هەموو بیناری خۆشەویستی ئەم کەناڵە خۆشەویستە. دیارە هەڵبژاردن پرۆسێکی چارەنووسسازە بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو گەلانی عێراق. لەسەر ئەنجامی ئەم هەڵبژاردنە دیارێکرێت چێ ئەتوانێت کورسی زیاد بەدەست بێنەوە چێ توانێت کاری باش بکات و بگا بە ئامانجەکانی کە خۆی هەوڵی بۆ ئەدا. بەداخەوە لە کەرکووک ئەم جارش وەک جارەکانی تر دیسان کورد بێک دزدانە بەزی و ئەوە بینین چەند لیستێک ئەمڕۆکە چێبڕچێکە ناوخۆیانە بۆ بەدەستیانانی کورسەکانی پەرلەمان کە دیاریکرا بۆ کەرکووک جەنابتان ئاماژەتان پێدا 12 کورتی دەتابێتەوە بە کورسی کۆتاکان شبێتە 13 کورسی. ئەوە وایە کورد پێش ئێستاکە هەوڵی داوە هیچ وایە لیستەکانی کەم بکردداوە بە لیستێک بەشداری کرای زۆر باشترە بوو. ئێمە ئەزمونەکانی پێشمان پێمان ڕاگەینێک هەر کاتێک ئێمە یەکگرتو بووینە دەستکەوتی زۆر باشمان بەدەستێناوە. ئەم جارە ئەبینێن چێبڕچێکەوتە بێن لیستە جیاوازەکان و ئەمە بێت هۆی ئەوەی کەوا دەنجێکی زۆر دیسان بە هەدەر بدرێ. ئێمە لە ساڵی 2005 کە بۆ هەڵبژاردننی پارێزگای کەرکووک لەبەر ئەوەی یەک لیستێکمان داگرت بوو هەموو لایەنە سیاسەکانی کوردستانەکان تایدا بەشدار بوون توانیمان ڕێژیش بەرچاو لە دەنگەکان بەدەست بێنین زیاتر بە ڕێژیش بەرچاو زیاتر لە نیوەی دەنگەکان بۆ ئێمە بوو لە کۆی 41 کورسی 26 کورسیمان بەدەساود و هەروە بۆ پەرلەمانی عێراقش دیسیان زۆر بە ڕێژیش بەرچاو لە نیوە زیاتر دەنگەکان وەدەساوت. بەڵام بەداخەوە ئەم جارێ بەتایبەتی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومی پارێزگای کەرکووک یەکەم جارە کە ئێمە نەمانتوانی بگەینە نیوەش لە نیوە کەمتر دەنگمان بەدەساوت ئەوش لە ئەنجامی دابەشبوونی لایەنە سیاسی کوردەکان بەسەر چەند لیستێکە. ئێمە بەداخەوە ئەم جارش ئەوە کرا ئەو شتە تازە گوزەشت ڕۆیشت بەڵام ساکە ئێمە چی بکەین بۆ ئەوی کەواز بتوانین زیاتر کورسی بەدەست بێنین زیاتر هەوڵ بدەین بۆ ئەوەکەوە بگەین بە ئامانجەکانی خۆمان. یەکەم شت ئەوەیە لە پێش هەموو شتێکا و خۆشبەختانە بەڵێ لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووک بڕیار ئەوەیاندا کە لە بانگەشی هەڵبژاردنەکان یەکتری نەشتێنەوە قسەی ناشین بە یەکتری نەڵێن و بانگەشەکان هەستکەت بە نامی خۆی بانگەشە بکە. دیارە ئەمە کارێکی باشە چونکی ئەگەر بێت و دیسانۆک دارن تشترە دەنوکە ناو یەکتریا و قسەی ناشین بە یەکتری بلێن و خەڵکی یەکتری بشتێنەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا خەڵکی زۆر دوورکەوتو لە هەڵبژاردن و بەشداری نەکە. ئێمە پێویستمان بۆ ئەوەیە کە هاندانی هەموو هاوڵاتیانی کورد لە کەرکووک بۆی بەشداری هەڵبژاردنەکان بکەن چونکی ئەمە چارەنووسسازە ئەمە بۆ لایەنی سیاسی دیاریکراو نییە بۆ کەسیش دیاریکراو نییە ئەمە بۆ دواڕۆژی کووردە بۆ چارەنووسساز بۆ ئەوەیەوە کورد بتوانێتن شتێ باش بەدەست بێنێت و بتوانێت کاریگەر بێتن لەسەر ئاستی سیاسەتی عێراق بەگشتی و لەسەر ئاستی سیاستی کەرکووک بە تایبەتی. باشە کەواتە پێتان وایە ئەگەر کورد لە هەڵبژاردننی ئەم جارەدا بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان بە یەک لیست بەشداری بکرد بە یا بەرەیەکی تایبەتیان پێکهێنا بە بۆ بەشداری لە هەڵبژاردن ئەیانتوانی دەنگیان کاریگەرتر بێت یا ئەوەی کە ئەگەر بچنە ئەوێش لە بەغدا ئەتوانن دەنگی خەڵکی کەرکووک لە پەرلەمانەوە بگەێنن و بتوانن داوای مافەکانیان بکەن. بەڵێ دیارە ساکە ئەوە کە پێویستەکە بکرێ ئێمە ئەزانین خەڵکی زۆرمان تا ساکەش لە شارەکانی دەوروبەری کەرکووکە نەگەڕاونەتەوە و لە شوێنەکانی تریشن هەوڵ بدەین بە هەموو شێوەیەک ئاسانکاریان بۆ بکەین کە ئەو کەسانە بێنەوە کەرکووک هانیان بدەین تیان بگەینەمە شتێکی چارەنووسسازە بۆ لایەنیش سیاسی نییە بۆ کەسی بۆ دیاریکراو نییە بۆ دواڕۆژی خۆیانە بۆ دواڕۆژی شارەکەیانە بۆ دواڕۆژی پرۆسی سیاسیەکەیانە لەبەرەوە ئاسانکاری بکەین بە هەموو توانایەک بەدوتان ئەو خەڵکانی کە کەرکووچین و دەری کەرکووکەژین و حەقی بەشداربوونیان هەیە لە هەڵبژاردنەکان بەڕێوەڕووی کەرکووک بێنەوە بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان بە هیچ شێوەیەک ئەو مافە لە دەست نەدەن. ئەمە هەمومان نزانی مافی هەڵبژاردن مافە و ئەرکە مافە بۆ ئەوی کاتەوە ئامانجەکانی خۆت بەدی بێنی و ئەرکشەکە ئەبێتن تۆ هەوڵ دەی بەشداری بکە لە پرۆسی سیاسی و بەشداری بکە بە دەنجی تۆ شت زۆر ئەگۆڕێ بە دەنجە کلەوان شت بگۆڕێ ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوشتان و ئەبێ دیسان هەوڵ بدەین ئەو خەڵکانی کە تۆراون کە بە هەر شێوەیەک ئاشتیان بکەینەوە و هەوڵ بدەین ئاسانکاریان بۆ بکەین بۆ هەر هەمویان بەشداری هەڵبژاردنەکە بکەن ئەم هەڵبژاردنش هەڵبژاردننی چارەنووسسازە ئەگەر شتی تر لە دەست بدەین زەرەر زیاتر ئەەکەین و
گەشتن بە ئامانجەکان دواکەوێ. بەڵێ کەواتە ئەوەی کە ئەبێ بۆ کورد داوا بکرێت و بتوانرێت کاری لەسەر بکرێت بە تایبەتی لایەنە یەکەی چییە؟ ئەم پارت و لایەنە سیاسیانی کە بەشداریان کردووە زیاتر دەبێت بە چه ئاراستێک بتوانن پرسی کەرکووک لە بەغدا بەرجەستە بکەنەوە بتوان مافەکانی خەڵک لەو چوارچێوەیەدا دەستە بەر بکەن. دیارۆکو ئاماژەم پێدا ئێمە بە یەکگرتووی توان هەموو شتێ بکەین ئەگەر بێت و پەرتەوازی و پارچەبوون و بە ململانی بچینە پرۆسی سیاسی ئەگەر لەسەر ئاستی کەرکووک لەسەر ئاستی عێراقش بێ بە تەئکید هیچ شتێک ناتوانین بکەین و بەڵکوشتی زۆر لە دەست ئەدەین. بەڵام ئەبێ ئێمە ئەگەر هیچ نەبێ ئێستاکە ئەگە بە یەکلیستی دانەبەزین لە بەغدا ئەگەر کە چوونە بەغدا و لە پەرلەمانی عێراق بەشداریان کرد هەموو ئەوانی کە لە کەرکووک بەشدار بوون لەوێ یەک بگرن هەوڵ بدەن مافەکانمان بێن نەدی هەوڵ بدەن هەرچی خلافێک لە بینیان هەیە وەلای خەنەوە هی ئەوە نییە کە تۆ لە بەغدا چێبرچێ بکەیت لەناو خۆتانە ململانێ بکەیت بۆ ئەوەیەوە ببێتە مای و هۆی لاوەزبوونی کورد لە کەرکووک یا لاوزینی کەرکووک گەشتی لە کەرکووک لەبەر هیوادارم ئێمە دوای ئەوەی کەوا پشت بەخوا ینی کورسێکی باش بەدەست دێنین و ئەتوانین زیاتر لە نیوەی کورسەکان بێنین بەو شتانی کە من باسم کرد بە هەوڵدان بۆ بەشداریکردنی زۆربەی زۆری خەڵکی کەرکووک یا هەموو خەڵکی کەرکووک لەم پرۆسەیە و لە بەغداش ئەبێ یەکگرتوو بین ئەو خلافانی کە هەیە لە بینمانە بەلاوە نێن لە بەغدا هیچ خلافێکمان لە بینانە بێ ئەبێ یەک لیست بین یەک دەنگ بین یەک هەنگاو بین یەک هەڵوێست بین. باشە بەڕێز عەبدوڕەحمان دەمێکە کە کورد و حکوومەت یاریمی کوردستان داوای جێبەجێکردنی مادەی 140 کات نهێشتنی تعریب لە ناوچە کوردستانیەکان بە تایبەتی کەرکووک ئەبینین ئێستا شەر بەردەوامە دەسەڵاتی سەپێنراوی کەرکووک لە ماوەی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە کۆمەڵێک بابەتی گرنگی گۆڕی کە مافی خەڵکی کورد بووە لەوێ پێشێل کرا ئەگەر بەغدا پابەندی دەستور نەبێت ئەرکی پەرلەمانتارانی کوردیش قورستر دەبێت ئەمە چۆن دەکرێت جێبەجێ بکرێت؟ دیارەوە شتێکی زۆر ناخۆشە لە چووی دەستور لە ساڵی 2005 مادەی 140 کرا بە مادەیەکی زۆر سەرشتی ئەم دەستورە مادەیەک بوو ئەوایە کە لە کۆتایی ساڵی 2007 بە تەواوەتی جێبەجێ بکرا بە هەر سێ قۆناغەکەیەوە هەمومان ئەزانین کە لە بەغدا حکوومەتی فدرالی بەغدا بە هیچ شێوەیەک ئامادەکاری ناکرد بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە هیچ مەبەستی ئەوە نەبوو ئەو مادەیە جێبەجێ بکە بە هەموو شێوەیەک ئاستەنگێک کرد بەردەم جێبەجێکردنی ئەو مادەیە من زۆر جا باسم لەوە کردووە هەمووشمان ئەوازان ئەگەر بێت ئەو مادێ بە جێبەجێ بکرایە کاتی خۆی هۆی ئەوەی کە زۆربەی زۆری کێشەکانی کەرکووک چارەسەر بکرایە نە کەرکووک وەکو ناوچەکانی عێراقی تریش ئەوە چارەسەرەکە بەڵام بەداخەوە جێبەجێ نەکردنی ئەو مادەی بۆ هۆی ئەوەی کەوا کێشەکان زیاتر بێ بەرەو خراتر بڕوە و ئەوە ئەبینی کەوا وەک جانەوت باس لێ کرد شتەکان گۆڕانکاریەکان بەرەو خراپی ڕووی بنسبەت ئێمەوە ئەبووای ئەو مادەیە جێبەجێ بکرا ئێستا کەش هەرچەنێ هەموو هەڵبژاردنێک لە هەموو کاتی دامەزراندنی حکوومەتی نوێ کورد داگیرێکە لەسەر کە ئەو مادە ئەبێت جێبەجێ بکرێت بەڵام وەکو حەبرێک لەسەر کاغەز ئەمێنێتەوە جێبەجێ ناکرێت ئەبێ کورد دیسان باس لەواکەم یەک ریزیان یەک هەڵوێستیان یەک دەنجیان ئەبێتە هۆی ئەوەیە کافشاری زیاتر بکەن سەر بەغدا بۆ جێبەجێکردنی ئەو مادێ نابێت ترشیتر ئەو مادێ زیاتر تاخیر بکرێت هەرچەنی ئەو مادێ جێبەجێکردن مادەکە تاخیر بکرێت زەرر و زیانی بۆ ئەمە زۆرترێکە بێ باشە لەگەڵ ئەم هەڵبژاردنەدایتر هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەتی نوێ لە عراق چڕ دەبنەوە هەر حکوومەتێکی نوێ لە عراق پێک بێت بە هەمان ئەقڵێتی حکوومەتەکانی پێشوو بیرەکاتەوە سەبارەت بە پرسی کورد و چارەسەرکردنی ئەو بابەتانی کە ئێستا جەنابیشت بە وردی باست لێوە کرد یان نابێت چاوەڕێ ئەوە بینجارێکی دیکە شەڕی بەدەستێنانی مافەکانمان لەگەڵ ئەو حکوومەتە نوێدا بکەینەوە وڵە ئەزمونونەکانی پێشومان هەمووی وا ئەگەێنێک ئەو حکوومەتانی یەک لە دوای هاتنە سەر دەسەڵات لە بەغدا لە عێراق هەمویان یەک ئاراستیان هەبوو هەمویان یەک تەوجیان هەبوو هەمویان بە یەک شێوەکاریانە کرد ئێمە کورد لەگەڵ هەمویانە دەست پێشخەری کردووە هاوکار بووە هەمە هەم گوۆ لەگەڵیانە بەڵام ئەوان بە هیچ شێوەک نهاتونت پێشەوە چەندین حکوومەت دامەزرا لە عێراق بەڵام هیچی بەرەو جێبەجێکردنی ئەو مادیا بەرەو جێبەجێکردن دابینکردنی مافەکانی کورد نەچوو پابند نەبووە هیوادارم ئەم جارە حکوومەتەکە ئەم جارە وانە بێ وابێ کوردیش وەکو باسم کرد لە پێش هەموو شتێکە شەرتی مەرجی گرنگ ئەوەیە کە ئەبێ یەک ریز بن یەک دەنگ بن بۆی کە فشارەکان زیاتر بێ کاریگەریان زیاترێک بێ بتوانن فەرزی ئەو شتانە ئەو خاڵین کە خۆیان ئەیانێ فەرزی کە سەر حکوومەتی بەغدا و ئەگەر هات و جێبەجیان نەکرد بێ هەڵوێستی تریان هەبێ ئەوە ئەبێ بەڕوونی دیاری بکەن لە کاتی دامەزراندی هەر حکوومەتی داهاتوو
کە دێت کار ئاراوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.